لەگەڵ وەژەیەکە مین پێشانگەها ناودەوڵەتیە عێراقی بوو پرۆژەیە نەفتێ و مۆڵەت پێدانێن دناوا vê pêşangehê ku bûdema 4 rûja berdewam diket take kompanyaya Kurdî ya warê berhemayîna neft û gazê li vir amade ye û jî kompanyaya kar e ku di warê helkolîn berhemînan palawtin di warê kehrebê de di warê çareserkirinê de di warên cuda cudayên girê de vê sektorê tê de kar diket li vir rêzdar endazyar Mihemed Salaheddîn amade ye li gelmek û rêveberê berhemanîna neft û gazê li kompanyaya kar kak Mihemed spas bû vê derfetê zor spas bijît ev yek ji nimûneyê projeyên we ye li Xormala em li ser vê rabwestîn çil xwe digiran û dixwast çi vê nimûneyê nîşan bidin di nava pêşangehê de bine navçeyên dinên Iraqê. بەڵێ بەخێر بێن سەرەتا وەکو دیارە ئەمڕۆ لە هەموو عێراقا بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە احتیمام چۆتە سەر ئەوەی کە بتوانین ئەو غازێک کە لەگەڵ نەوتا دەرەچێتە دەرەوە سوودی لێ ببینین بێگومان ئەوە پێویستی بە چەند ستێپێکی پرۆسسینگ هەیە ئەبێ یەکەم جار کۆی بکەیتەوە کۆمپڕێشنی بۆ بکەیت ئامادەیەکی بۆ ئەوی بیهێنی بۆ وێزگەیەک کە وەکو ئەم وێزگەیە کە لە بەردەستمان هەیە لە خۆرمەڵە دروست کراوە ئەمڕۆ ئیشەکە کە پێڵێن وێزگەی چارەسەرکردنی غاز کەواتە هەرچی غاز لە کێڵگەی خۆرمەڵە دەردەچێت سوودی لێ دەبینن و وەردەگرنەوە سوتاندن لەوێ نییە لە وەک زۆر ناوچەی دیکەی عێراق کە لەسەر ئاستی جیهان دوای ڕوسیا دووەم وڵاتێت لە ڕووی سوتاندنی غازەوە. بەڵێ ئێمە هەتا ئەمڕۆ 175 ئەو غازێک کە لەگەڵ نەوتا دێتە دەرەوە ئێمە کۆیەکەینەوە هێنین بۆ وێزگەی چارەسەرکردنی گاز کە دیزاین کەپاسیتی ئەم یونتانی کە لە بەرچاوتە 250 ملیۆن قەدەم مکعب قیاسیە کە پێوترێ MMSCF per day باش نییە ئەمڕۆ هەرچی غازەیە کۆیەکەینەوە ئامادەیەکەین هێنینە ئەم محەتانە بە چەند ستێپێک کە بە کورتی بۆت باسەکەم کە یەکیان پێڵێن ئەمین یونت لەوێ هەرچی H2S هەیە لەگەڵ CO2 هەیە دەرەکرێتە دەرەوە پاشان ئەبردرێتە گلایکۆل یونت هەرچی وۆتەر ڤەیپەر هەیە شەی ئاو هەیە دەرەکرێتە دەرەوە ئامادەیەکەین بۆ ئەوەی کە بچێتە پاوەڕپلانتی خۆرمەڵەوە لەوێ ئەبێتە بە هەمان شێوە ئەوە GTP یەکە کە پێڵێن گاز تریتمنت پلانت 1 ئەوە گاز تریتمنت پلانت 2 ئەوە 50 بە 50 مەقمەقە ئەوە 75 بە 75 کە هەمووی دیزاین کەپاسیتێک کاتە 250 ئەمڕۆ ئێمە بەشی خۆمانمان هەیە ئەگەر بێت و ستێپی دووەمی کۆکردنەوەی غازیش تەواوکەین ئینشاڵڵا لە داهاتوو دیسان ئەو وەحدانەی ئێستا هەمانە بەشمانەکات کەواتە دەتوانن زیاتر بەرهەم بینن ئەتوانین زیاتر هەرچی غازەیە بگەینە لیڤڵی زیرۆ فلێری پێڵێن ئەو کاتە بە هیچ شێوەیەک هەر بۆ ژینگەش بۆ ئەوی ژینگە پاک بێتەوە بە هیچ شێوەیە غاز نەسووتێت و نەچێتە ژینگە هەر هەمووی کۆکەینەوە ئەهێنین لێرە چارەسەرێکین ئێنێرینە پاوە تەنها غازی خۆرمەڵە باس تەنها غازی خۆرمەڵەیە ئەوە هەیە پلان هەیە غازی ناوچەکانی دیکەش وەربگرن کێڵگەی دیکەش وەربگرن یان تەنها ئەوە بۆ خۆرمەڵە و لەم مەرحەلەیە تەنها غازی خۆرمەڵەیە بەڵام یونتەکانی کردومانە ئەتوانێت غازی تریش دیسان تریتمنت بکات مەزالی تێدایە هون ڕۆژانە چەندێ بەرهەمترین بگشتی دەبێت قۆناغێدا چەندێ بەرهەمترین ئێمە ئەمڕۆ 140 ملیۆن قەدەم مکعب قیاسی بەرهەمەیە باشە ئەف بەرهەم ئینۆنەکان بەخسە بێن و منە وێزگەهێتنێ بکەین هەمی لەسەر دەستێ نافخویە واتە کارمەندێن 100% لەو ڕۆژۆی گەلێک جێراتر بەرێ خۆ دەدەنە کارمەندێن بیانی دەستی کاری ناوخۆب کار بە پێچەوانەوە کار زیاترین کۆمپانیایە کە احتیمامی بە دروستکردنی ستافی لۆکەڵ داوە 100% ئەو ستافی کە لەوێ ئیشەکات و کە لە دروستکردنی دەستی تێدا بووە ستافی لۆکەڵی خۆمان بوو بە تەواوی ئەمڕۆ دوو ڕۆژە لە بەغدان ئێوە لە ناوەوێ پێشانگەهێدا ئەف نمونەیەکە جوانە کارێکی کۆمپانیەکە کوردیە کو لە ڤر ئامادەبوونا خۆیان یا نیشاندای و سەردان بووە هەیە ژە دووەرە چ داخوازیەک هەبوویە چ ڕێکەفتنێک هەبوویە ئەمە یەک لەو نمونانەیە کە ئێمە هێنامانە لە هەمان کاتدا بۆ هەموو میوانە بەڕێزەکانمان شی کردوێتەوە کە کۆمپانیا کوردەکانی کوردستان توانیویانە لە مەجای تاقە بە شێوەیەکی عامە لە دەرهێنان لە چارەسەرکردنی نەوت و غازیش باش نییە و لە پاوەڕپلانتایە لە پاڵاوگەکانایە لە مەجای سمنتایە نیشانیانمان داوە کە ئیمکانیەتی کۆمپانیا لۆکەڵەکانی کوردی و کوردستانی ئەتوانن کە لەو نوعە ئیشە ئیش بکەن و توانایەکی جوان بشان بدەن لەوانەیە لە باشترین و لە جوانترین وێزگەکانی هەموو عێراق بێ ئەوەی کە ئێمە وەکو کار دروست باشە لەم دوورژەدا جارە هیچ تەڵابەک نەبووە خۆی عادەتەن کاتی پێچێ و تاوە خەڵک ئەبینێ کە ئیمکانیەتی باقی کۆمپانیەکانی شۆنە ئەوەی بەشدارن
پاشانی تر تەمەشاکەی خەڵک ئەگەڕێتەوە بۆ لاتەوە کەواتە پەیوەندی گرێدەدەن لە سەراتاوە طموحتانە بچنە چ ناوچەیەک لە عێراق هەموو ناوچەیەک ئەمە پێمان خۆشە لە هەموو عێراقیشکەین ئەمڕۆ ئەلحەمدولیلا ئێمە شتێکی زۆر جوانمان کردووە لە کوردستان بەشدارین لە ئیکۆنۆمی لە دروستکردنی ئیکۆنۆمی کوردستانە پێشمان خۆشە لە هەمان کاتدا لە عێراقا بەشدار سەلاحەدین ڕێبەرێ بەرهەماینە نەفت و گازێ لە کۆمپانیا کار گەلێک سپاس بووە ئەف نمونەیەکە وێزگەها خۆرماڵە بوو کۆمپانیا کار چەندین نمونەی دی هەن ئەم دکارن بەحەز بکەین لە وێزگەها کاوەرگوستێک و چەندین بەشین جودا جودا لەخوا دەگریتن لەوەر ئەمە زیاتر لەسەر وێژی ڕاوەستین لەگەڵ ڕێزدار ئەندازیار شەماڵ محەممەد ژ ڕادواستین و ڕێبەرێ بەشێ سێیە پاڵاتگە هەیە سپاس بوو بێ دەرفەتێ سێ بەشنە من دروست گوت یەک دوو سێ بەێ چوچ بەرهەمتینن نها خۆی پەڵاتەی کار پێگەی لە سێ مەسفا کارێک و کار دوو کارچێ کە دیزاین کەپاسی هەر سێ مەسفا 150,000 بەبیلە لە ڕۆژێکدا 50,000 بەرمیل بەڵێ حالی حاضر هەر سێ مەسفا ئیش دەکا بە کەپاسیتی 130,000 بەرمیل لە ڕۆژێکدا بەڵێ بەرەمەکانمان نۆتی ڕەشە دیزلە نۆتی سپیە بنزینی سیارەیە لەگەڵ LPG ليكويد بتروليوم غاز كبكار دي وەکو سوتەمەنی بۆ ماڵان با بڵێن جێت فیڵمانشەیە بامان کات بەڵێ ئەگەر بینە سەر بنزین ڕۆژانە چەندە بەرەمی بنزینمان ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن و 500,000 لترە ئەوە تەواوی توانای بەرهەمێنانی بنزینە لە وێزگای یان توانای زیاترتان هەیە حالی حاضرەوە فول کەپاسیتەکەیەتی بەس لە پلانمان هەیە ئینشاءالله بۆ ینی ناوەندی 2025 ئینشاءالله 140 کەپاسی زیاد دەکەین ئینشاءالله ئەوەی حاڵی حاضر ئیشی لەسەر دەکەین بەرهەمەکانی کام کێڵگە وەردەگرن بۆ ئەم وێزگایە وەک نەوتی خاومە حالی حاضر لە خۆماڵەوەمان لە خۆرماڵەوە دێت لە وێزگای کە باسمان کرد لە نمونونەکەی کە وێزگایەکی دیکەی چارەسەری بوو لە کێڵگەی خۆرماڵە پایبلای بۆمان دێت 40 کیلومترە دامیتەری پایپەکە 24 ئینجە بە پای بۆردەگرین و پەڵۆ دەکەین ئێوە دوو ڕژن لەم پێشانگای عێراقن لە بەغدا ئێوە وەک وێزگەی پاڵاوگەی کەوەرگوسکی هاتوونەتە ئێرە بە چ نیەتێک دەتەناوێت چی بکەن لە عێراق لەم بوارەدا ئەمەکو جرابتە لاگەدارن کە کار خبراتێکی زۆر بەقەوەتی لە توانای نەوت و گازە هاتنمان بۆ معرەزە بەنێتی ئەوەیە کە بتوانین لە بابلێ لە ناوەند و جنوبی عێراق مشارکە بکەین بە حەزب ینی بە گوێرەی توانامان و ئەو کاتێکامانە کە تەطویری صنعەتی نەوتی عێراق بکەین ئینشاءالله چه هەمانگێکی بەو جوورە هەبووە لە دوێنەوەکە لێرەن والله حالی تاکو ئێستا شتێکی واضح نییە بەس ئینشاءالله ئەوشی لەسەرکەین بۆ مستەقبەلش بەڵێ زۆر باشە ئەگەر بینە سەر ئەم پاڵاوگەنە سێ بەشەکەی بەگشتی لەم لێرە کارمەندەکانی کێن کێ ئیشی تێدا دەکاتن کارمەندەکانمان 90 لۆکەڵی خۆمانە کوردن 100 دەی هەمانە موازەفی گیانی ئەوانە کە ینی سکڵن بە شادیان بەرزەوەکو بڵێن مهندسین وانە کە خبراتیانی 100 نزیکە 100 دەن تقریبا بە 100 تاین بڵێن 90 زیاتریش رقمی تعدید ملانیە بەس 190 هەمووی ستافی لۆکەڵن باشە ئەوی دیکە کە ستافی بیانیە بچی ئەوە شتە ماوە ئەو دەستەمان نییە ئەو خیبرەمان نییە یان چی هەمانە بەسەندە خبراتی خزانانی مەطلوبەکە لەگەڵمان ئەشکەن لەگەڵمان بن شرکاتی ئەجنەبیە لایسنسەرن شرکاتی ئیپسن ئەوانە دەبێت لەگەڵمان بن وەکو سبا بڵێن وەکو سەپۆرت لەگەڵ ئێمە زۆر سپاسە ئەندازیار شەماڵ محەممەد ڕێبەبەرێ پاڵەفگەها کار لەگەلما بۆی هەن پرسێندن هەنێک و ئەم لەپەی بەرسڤاوان دگەرن سەبارەت بە vê kertê bêgiştî û palavgehê bû van pirsan jî rêzdar roj Şêx Sarar li gelmê rêveberê peywendiyên kompanya kar spas bo amadebûna û vê derfetê we daya me me behsa hin derfetên kar kir li kompanya we ku hatine rexsandin li gel rêzdar Mihemed û rêzdar Şemal bigiştî çend derfetên karên rastaxû nerastaxû we rexsandine derfetê kar بەڕاستی ئەمە زۆر دڵخۆشین بۆی کە کۆمپانیای کار بۆتە هۆکار بۆ ئەوەی دەرفەتی کار بۆ نزیک 7,000 کارمەند بڕەخسین لە کوردستان و لە سەرتاسەری عێراق و زیاتر لە هەزاران خانەوادە بەناڕاستەوخۆ ئیستیفادەیان لە دەرفەتی کار کردووە و مستەفید بوونە لەو کارانەی کە کار کردوێتی لە کوردستان و لە دەرەوە و کارمەندەکانیشمان خۆشبەختانە لە 199 زیاتری کارمەندی خۆماڵین ئەوە زۆر دڵخۆشکەرە
و بەبێ هیچ جیاوازیەک لە کوردستان هەموو تاکە بەس توانای کارکردنی تێدا بووبی لە کۆمپانیای کار جێگای بۆتەوە توانیوەتی کار بکات. بە پێی پلانەکانی ئێوە پروژەکانی داهاتووی ئێوە ژمارەیەک هەیە دەتوانن چەند کەسی دیکە ئەوەی کە لە بەردەستمە بەسم پروژە دیاریکراوەکان وەڵی زۆر خۆشحاڵ دەبین کە چەند دەرفەتی زیاتر بڕخسێنین بەس ئێستا بڵێم ڕقەمێک لەژێر لە بەردەست بی ناتوانم هیچ ڕقەمێک بڵێم بەس ئینشاڵڵا لە پرۆژەی داهاتوو لە ئیشوکاری داهاتوو ئەکید ڕێژەتێکە دڕخسێن مەکائینن وەها پاڵاوگەهێن وەها یا gelek ku têda pêwîst e berçavgirtina parastina jîngeh heye. Zanîn navçeyekîne jîngeha wê ne aparastiye roj bi roj ji ber vê neparastina jîngehê pileyên germeyê di ser asta cîhanê bilendtir dibin. Bi giştî li cemwa çend ev li berçav hatiye girtin. بەڕاستی مۆزۆی ژینگەی لە ڕیزبەندی پێشەوەیە لە ئیشکارەکانمان وەکو کۆمپانیای کار بۆ مۆزۆی پاراستنی ژینگەی و توانراوە یان محاولە کراوە پرۆژەکانمان بە شێوەیەکی ستارداردی جیهانی دروست بکرێن و کار بکەن بۆی کەمترین زەرەر بە ژینگەی بگەێنی ینی نەکەن لە پرۆژەکان شەڵتەرمان دروست کردووە بۆ ئاژەڵی بێلانە ئەوار پەیوەندی بە ژینگەی وەیە بۆی بزان کە ئەمە ژینگە دۆستی ینی کار ژینگە دۆستە توانیمانە لەو شوێنانەی با بڵێن کە دەشتن یان لە منتقە شاخاویەکان کە گەرمن شوێنی ئاو خواردنەوە و بەردەوامبوونی ژیانی ئاژەڵە شێویەکان پارێزین بۆیە کار زۆر مهتەمە بە قەزیی ژینگەی بەڕاستی وارێ درێژکردنا دەستی ئالیکاریێژی لە دەربەی وی کارێ ئەم بەحثکەین سوتەمەنیە و بەرهەمێنان و تا ئەخیرێ دەستی وی ئالیکاریێژی هەبووە gelek قەیرانان دا بە تایبەتی پروژێن وین دەم درێژی هەنە بۆ پێشکەشکردنا ئالیکاریان لە هەر وارێکی دابیتن بۆ خۆی کۆمپانیای کار حقیقەتان لە هەموو ڕووداوە نەخوازراوەکان لە پێشەوە بۆ بۆی بتواندرێ خزمەت بە یان بەهانای لێ قەوماوەکان مامسێت لە ڕووداوی نەخوازراوە لە لافاوەکان دیارە لە هەولێرێ لەوێ بووینە لە کێشەی کەم ئاوی دو ساڵی ڕابردوو حاوەلەمان کردووە زۆرترین کەلێن پڕکەینەوە لە ئیشەکان لە بوومە لەرزەی دەربەندی خان خۆشبەختانە کار دەست پێشخەری یەکەم بوو لە ئەگەر بگەڕێەوە ئیعلامی پێشووتر دەبینی لە ڕێگەیانەکان دەیبینی کەمە لە پێشەموان بوون لە دەربەندی خانێ لە کاتێک خوانە خواستە کەمپەکان سوتاوە مەسەڵەن کەمپی دهۆچێ سوتا کەمپەک لە کەمپەکان لەوێ گەیشتینە لای ئەوان لە سووتانی بازارەکان لە پێشەوە بووینە لە ئیش و کاری دیکەش کۆمەڵێک یعنی ئیشی کاریان ئیشی با بڵێن شێخباز بە ئەوە بڵێن لە قەزەی خێرخوازی دائیم دەستکراوە بۆ لە پێشەوە بووە بەس ئەمە ناچینە ناو تەفسیری ئیشی خێرخوازی لەبەرەوەی ئەویشانە نامانەوێ باس بکەین بەڵام وەکو دیکە پرۆژەکان دیارن شتی دیکەی نوێ دەبیستن ئینشاءڵڵا لەو زوانەکە کە دروست دەکرێت لە هەولێرێ شتەکان پێم خۆشە لە وەختی خۆی بڵاو بکرێتەوە چەندە لە بواری خێرخوازیدا لە بواری خزمەتکردنی شێخباز ویستویەتی خزمەتی هەولێر و کوردستان بەعام بەڵام هەولێر هەموو جارێ ئەمە شتێکی سەریع باس دەکەم مەسەلەن لە منداڵی ساوا کە نەخۆشخانەی زۆر 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 پێشکەوتووی دروست کرد و پێشکەشی کرد بە حکوومەتی هەرێم ئەوە ئێستا خۆشبەختانە کەوتوتە بواریشکردنی کە زۆر پێشکەوتووە بەڕاستی لەسەر مستەوای شەرقی ئەوسەد لە دەگمەنەکانە لە دوای دێی ئێستا لە قەڵاتە ئیش دەکات بۆی بۆ گەنجەکان ئەو جادە ناو قەڵاتی خۆش بکرێت و جوان بکرێت بتە ڕۆژ شارستانی لە قەڵاتی دێینە خوارێ تەمەشا دەکەی لە سنتەری خانە نشینان خزمەتێکی باش دەکات ئێستا لە خانە نشینێ دەچینە خانەی بە ساڵات چوان ئەوەی کە ئینشاءڵڵا دەکرێتەوە ئەوە دەیبینن ئینشاءڵڵا لەو زوانە کە چەند پێشکەوتوو بە شێوەیەکی ڕێک دروست کراوە بۆی بە ساڵات چۆک لەوێ هەست بە هیچ ناخۆشیێک نەکە هەموو ئینشاءڵڵا لەو زوانە دەکرێتەوە لەو زوانە ئینشاءڵڵا بە ساڵات چوان دوایی دەچینە گۆرستانەکان تەماشا دەکەی گۆرستانی مەعمەلقیر ئەگەر بچی تەمەشایەکەی لەگەڵ پێشتر ئەوەندە ڕێک کراوە و خاوێن کراوەتەوە و جوان کراوە جادە و ئاو سەوزایی بۆ کراوە محاولەمان کرد لەگەڵ پارێزگاری بەڕێز ناوەکەشمان گۆڕی لە گۆرستانی مەعمەلقیر بۆ گۆرستانی فیردەوس
تا ئێرش دەتوانین سام لەسەر بستانەکانی دیکەش ئەو والله ئێستا لەوێ ئیشمان کردووە زەنە حکومت بۆ خۆی حقیقەتەن لەوەکانی کە ئیشی کردووە بەڕاستی یعنی گۆڕستانەکانی کەس نەزان و شێخ ئەحمەدوانە حکومت کەم تەرخەم نەبووە لەوێ بۆ خۆی ئیشەکانی کردووە بەڕاستی هەربوو شێخ سالار بەرەبەری پەیوەندیان سپاس بۆ بەستەکانتان خۆش زۆر سپاس. ئەم ناوە یەکەمین پێشانگەها ناودەوڵەتیە عێراقی بۆ پروژەی نەفتێ و مۆڵەت پێدانێ لەگەڵ بووین.